زۆر باشە ژبان بەیانی تۆش باش بەیانی بینەرانی کوردستان 24 باش وەکو خۆشە دامەژە پێدا ئێمە لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە زانکۆی دۆچین ئەمڕۆ پێنجەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جێنۆسایدی گەلی کورد بە سەرپەرشتی سەرۆک بارزانی بڕێوە دەچێت. ئێمە بۆ ئەم دوو ڕۆژی کە لێرەین میوانمان دەبێت لەگەڵ میوانەکانمان زیاتر قسە لەسەر گرنگی ئەم کۆنفرانسە دەکەین. بۆ ئێستاش میوانمان هەیە، میوانەکەمان زۆر بەڕێز کاک کۆشەنگ باوانی شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 لەگەڵمانە. کاک کۆشەنگ بەیانیت باش. هەموو لایەک باش دەزانین لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە هەتا ئێستا لە 100 ساڵی ڕابردوودا بە بەردەوامی حکوومەتەکانی عێراق یەک لە دوای یەک ئەوەی پێیان کرابێت لە جێنۆسایدی گەلی کورد نەوەستاون، هەر لە ئەنفال کیمیاباران ئەنفالی بارزانیەکان تا دواتریش ئەوەی کە بەسەر ئێزدیەکاندا هاتووە. من دەمەوێت بزانم کورد لە عێراقدا لە باتی ئەوەی ببێتە هاوڵاتیەک قبوڵی بکەن وەکو هاوڵاتی جێنۆسایدەکەن هۆکاری مەچێ بۆچی کورد قبوڵ نییە لە عێراقدا؟ بەڵێ بەیانیت باش کاک حاکم، لەم ڕۆژە پیرۆزەدا دەبێت سڵاو بنێرین بۆ گیانی پاچی شەهیدانی کورد و کوردستان بە تایبەتی قوربانیانی ئەنفال و جینۆسایدەکان کە تا ئێستاش ڕەنگە ڕووفاتی زۆر بەیان دیار نییە و ئەسەریشیان دیار نییە. کاک حاکم پرسیارەکە زۆر شمولی وازحە. ڕاستە کورد بە شێوەیەکی گشتی لە عێراق لە هەر پارچەیەکی تر خاوەنی خاکی خۆیەتی، زمانی خۆیەتی، کللتوری خۆیەتی، ڕەگەزی جیاوازە، شتی جیاوازە کە ئێمە جیاواز کە ئەو دەسەڵات و حکومڕانی شۆڤینەی ئەو ماوە دوور و درێژێ کە جەنابەت ئاماژ پێکرد 100 ساڵ و زیاتریش کە مافی ئێمە بە عەقڵیەتێکی شۆڤینی و ڕەوایی ئێمە نەزانێت لەو مافە قەتڵ و عاممان دەکەن، کە بزانن ئێمە پێشکەوتوترین، کە بزانن ئێمە سەرنج و دیدمان بۆ ئایندە و بۆ ڕۆژگاری داهاتوو پێشکەوتوترە، کە بزانن ئێمە لە ڕووی هزرینەتەوەی لە ڕووی هەموو شتێک جیاوازین. ئەکید ناتوانن ئێمەیان قبول نییە بەو نوعەیە لەبەرەوەی خوان خاوەنی عەقڵێکی هزرێکی شۆڤینی تندڕەون بڕوان بۆ نییە مرۆڤ لە چوارچێوەی ئینسانیەت و لە چوارچێوەی مرۆڤ و نەتەوەدا بژی، بۆیە بە هەموو شێوازەکان بەرەو جینۆسایدکردنی ئێمە جینۆسایدش لێت ناچارمەوە وەکو ئەنفال بە چەند قۆناغێکی تایبەتدا بووریوە تێپەڕیوە تا ئێستاش ئاسارەکانی زۆر واضح نین. باش کاک خۆشەنگ ئێستا بۆ خۆشت دەزانێت ئەمە ئێمەسا لە زانکۆی دۆکین پێنجەمین کۆنفرانسی جێنۆسایدی گەلی کوردەکە با سەرپەرشتی سەرۆک بارزانی بەڕێوە دەچێت. من دەمەوێت بزانم گرنگی ئەم کۆنفرانسە بە دیاریکراویش لەم کاتەدا ئێستا عێراق بەرەو هەڵبژاردن دەچێت، گرنگی ئەم کۆنفرانسە لە چیدایە بۆشی ئەم لەم کاتەدا و بۆ دەیانەوێ بە شێوەیەکی با بڵێن جیهانی بە دۆکیۆمنت زیاتر جارێکی کە پیشانی بدەنەوە. کاک حاکم بەڕاستی ئەو کۆنفرانس زۆر گرنگەکەشی کە ئەوە پێنجەمین کۆنفرانسە بە سەرپەرشتی جەنابی سەرۆک و ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەری سەرۆک کۆمار و نوێنەری پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و نوێنەری سەرۆکی وەزیران و کۆمەڵێک پارێزگاکان، یعنی بە حزوری کۆمەڵێک میێوانی غەیرە کورد کە با بڵێم بە کۆمەڵێک میێوانی بیانی یا غەیرە کورد. ئەوە گرنگەکە لەوەیە کە ئەوان ئەو وێنە ڕاستەقینەیە ببینن کە لەو ماوەی کە جەناب باسی کرد تەبعاً ئەو کارە ساتە جەرگ برا دوای 2003 سەبرە بەرەبەرە با بڵین پێی خستەوە ناوڕووناچی و کەشف و کە چۆنن و لە کوێنە و ڕفاتیان لە چێ و ئەو گۆڕە بە کۆمەڵانە چۆن دروستکراون هەر ئەوەی لە سەردەمی داعشیش تا ئێستا زۆر بە گۆڵە گرنگیەکەی لەوەیە حزوری ئەو شاندە گەورە، حزوری ئەو کەسانێک کە ئێستا دەزانن لە فترەیە لە ژێر سایه حکومڕانیەک لە دوایەکەکانی شۆڤینی لە عێراقا لە بەغدا کورد دووچاری چی بووە و گوناهی چ بووە بۆ ئەوەی دووچاری ئەو شتە بکەری. ئەوەیە گرنگەکەی دکیومنتەکانی جەنابیشت بە ئاماژت پێکرد تا ئێستاش بە تەواوی زۆربەی دکیومنتەکان نەخستنیانی. ئێستا خاڵێکی لاواز لەوە دێتە پێشەوە کە هیچ وەختێک عێراق هاوکار نییە لە دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان، چونکە گۆڕە بە کۆمەڵەکان یەکجار زۆرن، ڕەنگە هەر لە دەشتی نینەوە و بیگرە هەتا ئەگەیتە سەما و تا لای بەسرە زۆر کەم تەرخەمن لەم بوارەیە. دواتریش ئەگەر گۆڕێکیش هەڵە دەرێتەوە دیسان کەم تەرخەمن لە ناسینەوەی DNA بۆی بزانن ئەمانە هیچێن. ئەم کەم تەرخەمیەش
بەشێک نییە هەر درێژکراوی ئەو جێنۆسایدە. جنابیش یاسایی لە ڕووی یاساییەوە باش زانی هەر حکوومەتێک وەریسی حکوومەتێک شوێنگرەوە یاخ وەریسی حکوومەتەکەی ترە کە دێتن ئەو وەریسەیە کە دەبێتە وەریسی یا شوێنگرەوە یا هەڵگری ئەو پەیامانەی ئەو بڕیارانەی کە لە سەردەمی ئەوەندرا کەنێ نێتوانی بێ داوای لێبردون بکە و نەتوانی بێ قەرەبووی زیان لێکەوتوان بکە کە وەریسە بۆیە ئێمە دەڵێن گرنجەکەی لەوەیە کەم تەرخەمیەکەی ئەوان لەوەیدا لەبەر ئەوەی وەریسن ئەوانیش درێژە پێدەن یاخود بە ئەنقەستە تەسەورەکەم جانبێکی ئەنقەستی زۆر گەورەی تێدایە لایەنێک تێدا بە ئەنقەستا چونکە شەریکن لە هەندێک شتا باوەڕ بکە هەندێکیان شەریک بوونە لەو پرۆسیە ڕەنگە ئاگدار بن هەندێکیان زیندون ڕەنگە ئێستا لەسەر ژیان مابن تا ئێستا دادگایەکی بێلایەنی فەرمی نێودەوڵەتی حتا خۆماڵیش حتا عێراقیش حتا اعتراف ناکەن کە جێنۆسایدە تا ئێستا اعتراف بە گرینگە ئێستا دادگایەکی بێلایەنی نێودەوڵەتی دابمەزرێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەوانە بدرێنە دادگا خەڵکێک هەیە زیندووە خەڵکێک ئێستا بە کەمالی ئیسراحەت دەگەڕێ و دێ و دەچی و لە وڵاتانی تریش گرنگە ئینترۆپۆل دەوری هەبی لەو بابەتانە باش کاک خۆشنگ ئێستا جێنۆسایدێکی تر هەیە جێنۆسایدێکی ئەتوانین بڵێن نەرم جاران ئەگەر ئەنفال بوو ئەگەر چیمیا باران بوو ئێستا جێنۆسایدی برسیکردن هەیە ئەوە لە 2014 تا ئێستا هێواشەوەش دەیانەوێت خەڵکی کوردستان لە برسا بکوژن ئەم ئەمەش بەشێک نییە لەو جێنۆسایدە بەڵام ئەتوانی بڵێن جێنۆسایدێکی نەرم جەنابی سەرۆک ئاماژەی پێکرد لە زۆربە وتارەکانی خۆی ئەڵێ برینەکان و ئازارەکانی بەقەت کەمتر نییە لە هی ئەنفال و جێنۆساید ئەو برسیکردنە ڕاستە هەمان شتە خۆ تۆ کا مردووێک بی کا زیندوێکی مردووبی ئەمە زۆر هیچ جیاوازیەکی زۆر هەیە لە مابەی کابراایك زیندوە بەڵام مردووە نانی نییە قوتی نییە ناتوانانی بژی ناتوانانی ژیانی خۆی بەڕێوەکە ئەوە شەرژێر زمنی درێژە پێدەری سیاسەتی شۆڤینیانەی ئەوانەی کە دەسەڵاتدارن بە عقلیەتی شۆڤینی لە مرکز ئێستاش پێیانە مرکز خاوەن بڕیارە مرکز دەتوانێت ئیدارەی هەموو شتێکدا مرکز دەتوانێت خاوەنی ئەمرونەی هەموو شتێک بێ بەڵێ ئەمەش یەک لەو معاناتانەیە گرنگە ئێمە لەو کۆنفرانسە و لەوە پەنجە بخەین بە تایبەتی لە تەوسیات لە ڕاستپاردەکان گرنگە ئێمە داوای ئەوە بکەین لە بەیانیەوە هەوڵی ئەو بدەین دادگایەکی نێودەوڵەتی بێلایەن بە پێی دیکومنتەکان تەعامل لەگەڵ تاوانبارانی ئەو بۆشنگ ئێستا ئیتر لە ئەم کۆنفرانسە و کۆنفرانسیانی تریش لە پێشتر کراوە دەکرێت داوە ئێوە بکرێ کە لە کۆمەلگەی نێودەوڵەتی نەتەوەی یەکگرتوەکان ئیتر ناڵێم یاسایەک وەکۆی خۆتان تەوسیەیەک دەربچێ بۆ پارێزگاری لەگەلی کورد بۆی جارێکی کە جێنۆساید نەکرێتەوە چونکە هەموو شتێک واریدە لەوانەیە جێنۆساید بکرێنەوە بە هەر جۆرێک بێ خۆ بینیمان لە 16 ئۆکتۆبەر چی کرا خۆ ئەوان کە ساحبی خاوەنی ئەو عقلیەتە بن ئەو کولتورە بن ئەو بیرروبۆچنە بن دووبارە بوونەوەی جینۆساید زۆر زەحمەت نییە واردە ڕۆژانە ڕەگەر لەبەر ئێمە ڕاست ئەوەی جەنابەت ئاماژ پێکرد مەسەلەی جینۆسایدی برسیکردن کە شتێکی زۆر گرنگە جێبەجێ نەکردنی مادەی 140 جۆرێکە لە جینۆساید نوعێکە لە جینۆساید ئەگەر لە ڕاستی لێکۆڵینەوەیە گرتوەکان کۆمەلگەی نێودەوڵەتی دەتوانێت کارێک بۆ بکە ئێستا دەبی ڕووی دەنگمان وەکو کۆنفرانس وەکو سەرکردایەتی کورد ڕووی دەنگمان لە مەحافلی دەولی بکەین لە نەتەوەی گرتووەکان کە لە زل هێزەکان بکەین لەوانەیە کە دەڵێن ئێمە پشتی کوردین فەرمونون ئەمە گەز و ئەمە عەرز و ئەمە گەز ئەوە چارەنووسی ئێمە بووە ئەوە بەسەرهاتی ئێمە بووە ئەوە چیرۆکە دراماکانی ئێمن لەبەر ئەوەی ئێمە کوردین خاوەنی خاچ خۆمانین مێژی خۆمانی تر لەبەر ئێمە جیاوازین نەتەوەیەکی جیاوازین ناتوانین لەو چوارچێوە شۆڤینەدا بژین کە ئەوانە ئاماژەی پێ دەکەن کە ئێمە دەبێ بە زمانی ئەوان قسام بکەین بە دەستوری ئەوان دابنیشین بە جلو بەرجی ئەوان بپۆشین شتیوانی لە دەستور جەنابەت ئاگاداری زمانی کوردی زمانێکی فەرمیە بەڵام چواری دەستور دەڵێ زمانی کوردی زمانی فەرمی عێراقە نییە بەڵام بەکارنێت لە کەرکووک ئێستا شەڕی زمانمان لەگەڵ دەکەن باش کاک خۆشنگ ئێستا بۆچی من باسی کۆمەلگەی نێودەوڵەتیم کرد بۆچی باسی نەتەوەی گرتوەکان لە ڕواندا بۆ خۆت باش دەزانی جەنۆسایدێکی زۆر گەورە کرا دواتر نەتەوەی گرتوەکان دەستیان تێکست و نیان هێشت ئەو جێنۆسایدە بەردەوام بێ من پرسیارەکەم ئەمە بوو ئایا ئەم کۆنفرانسە دەتوانێت لە تەوسیەکانی دەتوانێت داوا بکە لە نەتەوەی یەکگرتوەکان لە کۆمەلگەی نێودەوڵەتی
لا وڵاتە زلهێزی جیهان ئەمریکا فەرەنسا بریتانیا کە ئیتر تەوسەیەک دەرکەن بڕیارێک دەرکەن کە ئیتر بە هیچ جۆرێک عێراق نەتوانێت جەنۆسایدی گەلی کورد بکات بۆ ناتوانێت ئەرچی کۆنفرانسکەیە بەڵام پابەند نەبوون بە بڕیارەکانی UN و بە بڕیارەکانی زلهێزەکان جۆرێکە لە خڕووقات پابەند نەبوون دەناخۆ بڕیاری پاراستنی کوردستان لە ساڵی نەوتێکە فەرەنسا بڕیارەکەی دەرکرد خۆ ئەوەی داعش کردی دوای ئەو بڕیارەش بوو دەرحەق بە کوردی ئێزدی دەحەق بە ئێزدی ڕەسەنە کوردە ڕەسەنەکان خۆ دوای ئەو پاراست دوای کورد پارێزراو بوو اینجا داعش هات جینۆسایدی ئێزدیەکانی کرد پابەند نەبوونی لایەنەکان ئەبێ بڕیارێکی وا بەهێز بێ یعنی قووەتی قانونی ئەوەندە بەهێز بێت بتوانن لایەنە پێشێرکارەکان پابەند بن بەو بڕیارە بەڵێ گرنگی سەرپەرشتیکردنی ئەم کۆنفرانسە لەلایەن سەرۆک بارزانیەوە چیمان پێ دەڵێ پێمان ناڵێ سەرۆک بارزانی خۆی بە چەتر یا خەمخۆری جەنۆسایدی گەلی کوردستان نەزانێت بەڵێ بەشداری ینی سەرپەرشتی سەرۆک بارزانی بۆ ئەو کۆنفرانسە مانایەکتر دەبەخشی مانایەکتری هەیە مانایەک دوو مانایە مانایەکیان سەرۆک بارزانیش وەکو مەرجەعی کورد وەکو بارزانیت بەش خاوەنی بەشێکی زۆری ئەو قوربانیانە 8,000 بارزانی جەنۆساید کراوە ویستم ئاماژە بەوە بکەم کە خۆی خاوەنی ئەوەی خۆی بەسەری هاتووە ئەو شتا خۆی ڕوبەڕووی وەکو بنەماڵە دووچاری ئەو قڕانە هاتووە قڕانکردن هاتووە ئەوە یەک دوو خۆی خاوەنی 1970 کەشە خۆی بەرگری بۆ ئەگەری ئەوەی بتوانێت لیژنە دروستکە خەڵک ڕاستپێرێ بتوانن لە عەرعەر و لە شوێنەکانی تر لە خوار و عێراق بتوانن شوێنەکانیان کەشف بکەن ماندوو بەبەوەی خۆی یەکێک لەوانە بووە هەر سەردانێکی بۆ دەرەوەی وڵات کوردوی بە سەردانی فەرمی یەکەم ئەجندای قسەکردن و ئەنجندای ئیشکردنی لەسەرەوە چۆن بتوانین جینۆسایدی کورد دانی پێ بنرێ چۆن بتوان حکوومەتی عێراق هەر حکوومەتێک بێ ئەوەنە حکوومەتی داهاتوش حکوومەتەکانی داهاتوو دان بەو جینۆسایدە بێن بە شێوەیەکی ڕسمی بەیانێکی ڕسمی دەربکەن کە ئێمە ئەو جینۆسایدەمە داوای لێبوردن لە گەلی کوردەکەین و ئامادەین قەرەبووی ئەوانە بکەین کەرە بۆیە ئەو گرنگیە لە لای سەرۆک بارزانی بەردەوام دەبێ ئەو پرۆسەیە ئەو ئەرکە لەسەر شانی سەرۆک بارزانی بەردەوامە باش کاک هۆشنگ ئەگەرچی ئەوە ئێستا بانگشەی هەڵبژاردنەوە بۆ هەڵبژاردنە بۆ پارلەمانی عێراق بەڵام لە بیرمان بێ دیسان و هەردێنەوە سەر مەسەلەی جەنۆساید لە دەستوری عێراقیە تاکو ئێستا زیاتر لە 6 مادەی دەستوری لەلایەن حکوومەتی عێراقیە و جا ئەم حکوومەتە بێ ئەوەی پێش ئەو بوو بێ پێشێل کراون ئەم مادە دەستوریانە ئەمە تا چەند هەنگاوی یەکەمیانە بەرەو جێنۆسایدێکی گەورەتر بەڵێ بە جەنابتم گوتم سڕکردن و ینی جێبەجێ نەکردنی مادەی 140 بەشێکە لەو جینۆسایدێک کە لەو سەردەمەند ئێستاوا ڕوودەدا ئەوەی جەنابیشت ئاماژ بکە ئەو یاسانەیە کە پێشێل کراون بەرامبەر بە کورد و جێبەجێ نەکراون و ئێستاش بەردەوامە و بە ناوی دادگایەکی نافەرمی نایاسایی دادگای فدرالی ئەو هەموو بڕیارە بەسەر گەلی کورد هات بەڵێ شێوازێکی مۆدرێنی جینۆسایدە بە جەستە نییە بەڵام بەڵێ بە قۆناغا تەسیری لە جەستت ناکا لە دەم و دەست ئەوانەی کە ئەنفال کران و بە شەفەر مەسەرەن خەڵکەکەیان بە زیندە بەچاڵ دەکرد ئەو دەمە ئیتر ژیانیان کۆتای پێدا بەڵام ئێستا گەلی کورد دووچاری مردنێکی لەسەرخۆ بووەوە ئەوەی کە جەنابێت جامردنەکە چۆن ئەنجامی دەدەن بە پێی یاسا بە پێی دەستوری بە پێی دروستکردنی تعلیمات خارجی دەستور بە پێی نانبڕین بە پێی نەدانی ئیستحقاقاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دارایی لە زۆر شتی تر بە پێی دان پێدەنان بە ناوچە کوردستانیەکان بە پێی کەمکردنەوەی کورسی کۆتاکان خۆجاوە جۆرێکە لە جینۆساید کە کورسی کۆتا کەم براو کە کورسی هەرێم کەم بکراو کە تۆ لەوێ هەر بە ئەکسەریەت و ئەقالیەت بڕیار لەسەر یاساکانی پەرلەمانلی ئیترەوە ئەو جۆرێکە لە جینۆساید بەڵام بە چاوساغی کاتی ئەوە نەهاتوە کاک کۆشنگ مەسەرەن لێستا لیتر لەم کۆنفرانسەوە بە ڕاشکاوانە بەدەسەڵاتدارانی عێراقیش بوترێ ئیتر ئێمە قبوڵی ناکەین چیتر جێنۆساید قبوڵ ناکەین بەڵێ کاتێتی خۆ زۆربیان لێرەن حەزوریان هەیە ئێستاوا لێرەن و
نوێنەری سەرۆک کۆمار لێرەیە نوێنەری سەرۆکی پەرلەمان ڕەنگەر نوێنەری سەرۆکی ئەو لێرەن خۆیان دەبینن واقعک بڵێ خۆ پێگوتن چییە؟ ئیتر ئەو کۆنفرانس بەستن و کۆبوونەوە و وەفد و شاندێکەوە کۆ دەبتەوە ئەوە پەیامە پەیام پێگوتنە بەڵێ زۆر باش دەست خۆش زۆر سپاس بۆ کاک هۆشنگ باوانیش ڕۆڤەکاری تایبەتی کوردستان 24 کە لە ستودیۆی کراوەی کوردستان 24 لەگەڵمان بوو ڕوان ئێمە دەگەڕێنەوە لای ئێوە بەڵێ بەڕێزان ئێمە لە کوردستان 24 لە دهۆکەوە لە پێنجەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی لەگەڵتان بووین دەگەڕێنەوە لای ئێوە شوان